سەر لە بەیانی ڕۆژی 12 ساڵی 1991 خەڵکی شاری بەردەڕەش ڕژانە سەر شەقامەکان بە دروشمی شۆڕژگەری لە دژی دام و دەستگەکانی حیزبی بەعەس ڕوبەڕووی گەورەترین هێزی سەربازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونەوە بە بێگوێدانە بەتوانە و سەربازیەکانی ئەو حیزبەیە لە ماوەیەکی کەمدا سەرجەم قەزای بەردەڕەش پاکرایەوە، بەڵام بەشێک لە دانیشتوانی بەردەڕەش گلەی لە کەمی خزمەتگوزاری دەکەن، داوای خزمەتگوزاری زیاتری بۆ بەردەڕەش دەکەن. خەڵک ڕاپەڕی دژی زوڵم و زۆرداری یەکەم ڕاپەڕینش لە شاری ڕانیەی تێکۆشەر بوو. ئەمن ئەو کاتە تەمەنم 10 ساڵ و نیو بوو بە حکمەوەی ماوەلید هەشتام. من بەبیرم دێ کە خەڵک ڕاپەڕی یعنی هەستانە سەر پێ دوژمنی بەعەسیان لە خاچی کوردستانی خۆشەویستان بەدەرهێنا. خەڵک کە ڕاپەڕی حتاکو مافی خۆی بەدەستبێنی. کەم ڕۆژی ڕاپەڕین هێشتان باشووری کوردستان سەرەڕای هەبوونی پەرلەمان و حکوومەت خەڵک نیگەرانن لەوەی ئاماجەکانی ڕاپەڕین بەدینە هاتوون. تەنیا پێشمەرگە نەبوو کە هاتە خواری و ڕاپەڕین دەست پێ کرد وەکو دیار لە سەرتاسەری کوردستان ڕاپەڕینەکە بە ڕاپەڕینی جەماوەری دەناسرێتن کە هەموو خەڵکەکەی شار و شارکەکان لەگەڵ بوو. یعنی بەداخەوە پاش 31 ساڵ حکمڕانی کوردی کە خەڵکە یعنی هیوا ئاواتێکی زۆری پێبوو تا ئێستا نەگەشتە جێ. ئەم ساڵ کە ساڵی 2022 31 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕاپەڕینی کوردستان و هەموو دەڤەرەکانی کوردستان کە خەڵکی کوردستان هەستا بە داگیرساندنی ڕاپەڕین بۆەوەی مەرامەکانی خۆی و بژێوی ژیانەکانی خۆی زیاتر باشتر بکات و ئامانجەکانی بەدیبێنێت. بەڵام دەبینین ئەم ساڵی 2022 ئەو ئامانجانەی کە دایان نابوو کە ڕاپەڕینەکان کرد بۆیان بەدیبێت بەدی نەهاتوە گوزەرانیان خراپتر بووە. بەشێک لە هاوڵاتانی بەردەڕەش پێیان وایە نەک هەر ئاماجەکانی ڕاپەڕین نەهاتە دی، بەڵکو دۆخی ئازادی ڕادەربڕین و مافەکانی مرۆڤ یەکێک بوون لە ئاماجەکانی ڕاپەڕین بەرەو خراپتر بوون دەڕوات. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.